دەیەوێ هەر بەهانەیەکی بە مامۆستادا بۆ ئەوەی کارێکی نەکردووە، ئەوە مامۆستا دەبێ بەهانەکەی قبول بکات، پێی وایە ئەو بەهانەیەکی گەردوونیە، هەموو کەس هەروایە. دەیەوێت خۆی بۆ تاقیکردنەوە ئامادە نەکات، هەموو شتێکیش بزانێت و لە تاقیکردنەوەشدا دەرچوو بێت و دەبێ ئەرکی مامۆستایە کە دەری بچێنێت. کاتێککە پرسیار دادەنێم دەڵێن مامۆستا توخوا دەستە سووک بکە، کە دەمەوێت وەڵامەکانیان بخوێنمەوە، دەڵێن مامۆستا دەستت سووک بکە، نازانم مەبەستیان چییە، ینی ئەگەر هەڵە بوو بڵێم ڕاستە، ئەوان دەیانەوێت شتێک ببینم، هەڵەیشە بڵێم ڕاستە، نەیانزانی بێ بڵێم قەی نازانیویانە، یانی داواکاریێکی زۆر سەیرە. دەڵێ مامۆستا من ڕقم لە خوێندنەوەیە، بۆیە من ئەوەرکە ناخوێنمەوە. بۆچی نەتخوێنێتەوە؟ چونکە ڕقم لە خوێندنەوەیە، ینی تەلەبەی زانکۆیە دێتە زانکۆ دەڵێ من ڕقم لە خوێندنەوەیە، یانی شتێکی زۆر سەیرە. ئەی چۆن مرۆڤ چۆن فێر دەبێت؟ هیچ تێبینی یەک نانووسێت، دەیشەوێ بزانێت باسی چی کرا. دەیەوێ مامۆستا ئەو شتانەی هەموو تێی گەیشتووە بیداتە ئەویش بە هەمان شێوە وەکو مامۆستا تێبگات. دەیەوێ هیچ ماندوو نەبێت و فێریش ببێت، وانە؟ دەیەوێت فێریش نەبوو بێت بەس هەر دەربچێت، هیچیش فێر نەبوو بێت، خۆی دەڵێ مامۆستا من هیچ فێر نەبووم، بەڵام دەبێت دەرچم.